سڵاوتان لێبێ ئەم شەو وەکو موسڵمانێک هاتوون بەشداری لە جەژنی کریسمسەکەن هەستان چۆن بوو بڕێتانە؟ وەڵای وەکو کۆمەڵە هاوڕێی زانکۆ بڕیارماننا بەشداری بکەین وانۆکو موسڵمانێکیش بە بەشداری لەگەڵ ئەو هاوڕێ مەسیحانەمانە بکەین چونکە فەرقی نییە دووبارە ئێمە هەری خۆیەکمان هەیە و ئەبێ یەکترمان خۆش بێت ئیتر هاتین بەشداری بکەین زۆر بەخۆش حاڵیشەوە دڵم خۆشە. هاوڕێی مەسیحی وەیە؟ بەڵێ من سوپاس بۆ خوای گەورە کە کۆمەڵە بیرکردنەوەی پێبەخشیم کە بتوانم لەگەڵ هەموو کەسێکا مامەڵە بکەم و هاوڕەتی بکەم. بەڵێ بە خۆشحاڵیەوە هاوڕێکی مەسیحیمەیە و منیش زۆر دڵخۆشم کە وەکو موسڵمانێک هاتووم بۆ ئێرە بۆ یادی مەسیح لەدایکبوونی مەسیح چونکە ئێمەی موسڵمان بۆ شێوازە فێرکراوین کە ڕێز لە هەموو دینەکان بگرین بەبێ جیاوازی. هەر کەسە و بیری بۆچنی خۆ هەیە ئێمەش لە سەمانە کە ڕێزیان لێ بگرین و ئەوانیش ڕێز لە ئێمە ئاگرن. تا چەندێک گرنگە پێکەوە ژیانی ئاینەکان لە شاری شۆک و سلێمانیە سێشت ئەبێ هەمیشە کۆمان کاتەوە هونەر دین و کۆمەڵگا یعنی هاونەتەوایەتی بۆیە ئێمەش ئەبێ هەموو دینێکوان خۆش بێت بەجددی من ئێستا هاوڕە مەسیحەکانم چەندێک موسڵمانەکان باشن لەگەڵم مەسیحەکانیش هەرەوە بۆ شێوە باشن یعنی زۆرم خۆشەوێن و زۆر گرنگە کە ڕێز لە دینی یەکتر بگرین. من چەندێک جەژنی خۆمم لا گرنگە ئەبێ جەژنی ئەوانیشم لا گرنگ بێت بۆیە هەمیشە لەگەڵیانام لە پشتیانم. سافێک بۆ قسەکانی میلەتی کورد بریتین لە بەڕادەی یەکەم موسڵمان و هەروها کریسیان و هەروها کاکەیەکان و هەر کەسێکی هەر بیر بۆچونێکی تر لە یادەکانی ئێمەیە لە ڕەمەزانەکانە ئەوان وەکو برا لەگەڵ ئێمەن ئافرەتەکان وەکو خوشک لەگەڵ ئێمەن ئێمەش پێویستە لەگەڵ ئەوان نابین و دڵخۆشی بەخشین بە ئەوانێتر و هەروها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنیشتی ماڵیان واتە دراوسەکەیان دینێکی تر بووە پێما بێ ئێزیدی ببورن پێما بێ جوولەکە بووە وەکو برا پێکەوە تەبابم پێکەوە. ئێمەش ئەگەر موسڵمانێکی ڕازگۆ بین ڕێبازی پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم بەرنەدەین و هاوڕێیەتیان بکەین.